دەمامەک بۆ پەیکەری ئەختەری ڕەشۆڵ دەبەستێت. ئەختەری ڕەشۆڵ کۆڤید-19 نەدیوە، بەڵام چێنەر نزاری هونەرمەند دەیەوێت لەم ڕێگەیەوە بە زیندوەکان بڵێت مەترسن، خۆتان بپارێزن. ئەم پرۆژەی کە منەکە من تەسەور ئەەکەم ینی زۆرینەی پێی خۆش بێت لەبەڕی پرۆژێکی هۆشیاری تەندروستی و تاکە خەڵک وەکو باش پرۆژەکە بەینەکەن بەڵام ئەرخەڵی بچوو بچووگێتە بەردەمە بەڵام کێشێن نییە ئەوە تێپەڕێن بەڵام ئەوی کە گرنگە پەیامی پرۆژەکە بگە ئەوەی کە گرنگە پرۆژەکە جێ خۆی بگرێت لە ئێستاە کە گرنگە بەڕاستی. ژیانی تۆ بە نرخە، خۆت بپارێزە. ئەمە ئەو پرۆژەیەی چێنەر نزاری هونەرمەندە کە لەگەڵ ئەم پرۆژەیشدا دەمامێک بەسەر هاوڵاتیان دابەش دەکات. ئەم پرۆژەی من ئەمڕۆ ژیانی تۆ گرنگە خۆت بپارێزە یەکێکە لەو پرۆژانەی کە ئەکرێ پەیکەرەکان بە مرۆڤەکان بڵە خۆت بپارێزە لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسێکی ئێستا هەیە جیاوازتر لە هەموو ڤایرۆسەکانی تر بەڵام ئەم پرۆژەیە کە کراوەم بە پرۆژەیەک نییە بڵێن مەترسیدارە مەتەنها پرۆژەیەکە بۆ خۆپاراستن پرۆژەیەکە بۆەوەی کە تۆ ئاگاد لە خۆت بێ هەمومان ئاگامان لە خۆمان بێ. کۆرۆنا هەمووانی سەرقاڵ کردووە. ئەم هونەرمەندە دەڵێت پەیامی کارەکەی پاراستنی گیانی هاوڵاتیان و پاکڕاگرتنی ژینگەیە بۆی کوردستان و خەڵکەکەی لە بەڵای کۆرۆنا بەدوور بن. ئاوەر عەلیگەلی کوردستان، سلێمانی.